ساڵانە ئامارەکانی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵکشاندایە. سەرەڕای ئەو ناحەقیانەی کە لە ژێر هەر پاساوێکدا بەرامبەریان دەکرێت و وەڵام نەدانەوەی کردەی لایەنە پەیوەندیدارەکان تەواو ئێمەی نیگەران کردووە. بۆیە داوا لە سەرجەم دەسەڵاتە دادوەری و دەستگا ئەمنی و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە یاسا سەروەربێت. هەروەها بەڕێوەبەراتیە پەیوەندیدارەکان و نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان میکانزمی گونجاو لە ئازمەترسیەکاندا بگرنەبەر و پلان و استراتیژی تۆکمەتر بەکاربهێنن. وە شێڵتەرەکان توانای ئەوەیان هەبێت کە داڵدەی سەرجەم ئەو ژنانە بدەن کە ڕوویان تێدەکەن و ببێتە لانکەیەکی ئارام بۆیان. لێرەوە دەمانەوێت تیمی تایبەت بە بەڵگە و تاوان و دۆزینەوەی ساختە ئەلکترۆنیەکان هەبێت و بە جۆرێک کار بکەن کە ژنان و کچان بێسڵەمینەوە بتوانن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار بهێنن.